بینندگانی خوشویستی تلویزیونی کۆمەڵە لێرە بەشێک لە بەیەکەوانی ڕێزیکردن لە 8 مارس ڕۆژی جیهانی ژنە لە شاری هێلسینکی وڵاتی فینلاند. دیارە گیان لەو داخوازیگەرەکە لە دروشمەکانە هەیە وەکو داوای مافی یەکسان بۆ ژنان، هەروەها دروشمگەرێکی تریش بە شەڕ، ئەو شەڕانەی کە دەسەڵاتێک لە ئیسرائیل کە ئەیکال بە دژی فلستینیەکان، هەروەها ئەو باقی شەڕەکانی تر دیارە بە مەسایلی ژنان لە ئێرانیش و شۆڕشی ژینە لە بەشێک لە ڕێکێوانەکان لە دروشمەکانە لەسەر ئەو کارکەرەکە نووسراوە ئشارەیش کراوە. داخوازیەکانی ئەمساڵی 8 مارس یەکێک لەو دروشمگەرەکە هاتووە. 8 مارس فقط ڕۆژی پێشکەشکردنی گوڵ بۆ ژنان نییە، جیا لە پێشکەشکردنی گوڵ ڕۆژی داواکاری و ئەو متاڵەباتە ئیجتیماعیە کە ژنان ئەبێ داوای بکەن. بۆ بیلەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە جارێکی تر پیرۆزبایی ڕۆژان لە هەموو ژنان و پیاوانی بەرابەری هەڵەبوو و ئازادی خواست بکەین. دژی 8 مارس. بینندگان عزیز تلویزیون حزب کمونیست ایران، روز 8 مارس بر همه شما گرامی باد. جمعیتی رو که مشاهده می‌فرمایید در شهر هلسینکی پایتخت فنلاند برای برگزاری مراسم 8 مارس جمع شدند. امروز در 8 مارس امسال تمایزی که اگه با سالهای قبل باشه اینه که اعلام کردن که روز 8 مارس فقط روز یک دست گل نیست، بلکه روز مطالبات اجتماعی هم هست و این روز رو متعلق به چپ ها دونستن، یعنی تاریخ این روز متعلق به چپ ها بوده. کسایی مانند کلونتای، کلارا زیتکین، اما دنیای غرب بعد از سال 1975 با این روز به دنبال موج دوم فمینیسم که سیمون دوبوار و مابقی در اون تلاش کردن، روز 8 مارس در این کشورها نیز گرامی داشته شده. همونطور که در اول گزارش هم گفتم، اون بیانیه‌ای رو که امسال بیرون دادن، روز 8 مارس روز تقدیم کردن فقط دست گل نیست، بلکه روز به پیشواز رفتن مطالبات اجتماعی و اون برابری حق زن واقعیه. این قسمت هایی رو که میبینید تجمع هنوز تا نیم ساعت دیگه تجمع ادامه پیدا میکنه، بعد از اون راهپیمایی شروع میشه. در ادامه برنامه اگه فرصت بود حتما با شما بینندگان در طول رژه هم قطعاتی از این ویدئوها رو برای شما پخش خواهیم کرد. بار دیگه 8 مارس بر همه شما بینندگان